ماوەی 7 ساڵە بەشێک لە شایستە دارایەکانی فێرخوازان هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرا لەسەر بەرنامەی تواناسازی خەرج نەکراوە. فێرخوازانی هاتوونەتە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران داوای خەرجکردنی شایستە دارایەکانیان دەکەن. ژمارەمان زیاتر لە 1000 کەسە، بەڵام ئێمە نزیکەی 50 کەس کە سوورین لەسەرەوەی مافەکانی خۆمان وەربگرین و ئەو قەرزانەمان کە لە لای حکوومەتە وەری بگرین کە ئەمەش مافێکی ڕەوای خۆمانە، چونکە لەو ساڵانەی کە ئێمە خوێندنی ماستەر و دکتۆرا لە دەرەوەی وڵاتەوە و ماکردەکەتۆ نێوان ساڵانی 2014 بۆ 2017 کە ئەو کاتە قەیرانی دارایی هەبووە، بەڵام لە ئێستا دەکەباری دارایی باش بووە، حکومەت هیچ بیانوێکی نەماوە بۆ ئەوەی قەرزەکانمان بداتەوە. بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەت نەیتوانی شایستە دارایەکانی فێرخوازانی بەرنامەی تواناسازی خەرج بکات. فێرخوازەکانیش لەسەر جیرفانی خۆیان خوێندنیان تەواو کرد. 2016 گەڕامەوە کە تەسفیح حسابم کرد، 2 دەفتەر و چاردە ڕقم لە خوێنی باڵام ماوە. لە ناوەڕاستی 2018 150 پارەکەم مەگرتەوە، لەو کاتەوە چاوەڕێ دەکەم 150 کە وەگرمەوە تا ئێستا هیچ هەوڵەشی نییە لەلایەن حکوومەتەوە لە بۆ سەرکردی پارەکانمان. من وەکو کەیسی خۆم قەرز و قۆڵێکی زۆرمان کرد لە وڵاتی مالیزیا 6 ساڵمان پێچوو تا هەمووی تەواوی دکتۆراکەم و پێویستەکانی دکتۆرامان تەواو کرد، قەرزێکی زۆرمان کرد، تقریبا 4 دەفتەرمان قەرز کرد، هەتا کە بە حساب وڵاتی مالیزیا وڵاتێکی هەرزانە بۆ ئێمەی خوێندکار بۆیە ئەوێشمان هەڵبژار کە بتوانین بە کەمترین قەرز تەواوی بکەین. ئێستا کە بڕی پارەی من لای حکوومەت تقریبا 160 وەرەقەیە. باوتەی فێرخوازانی بەرنامەی تواناسازی ماوەی 9 مانگە چاوەڕوانن دۆسەکەیان بخرێتە بەرنامەی کاری کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران، بەڵام تا ئێستا هیچیان بۆ نەکراوە. هۆشداری دەدەن ئەگەر حکوومەت بەدەنگ داواکەیانەوە نێتن فشارەکانیان زیاتر دەکەن. هەڵکورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.